بسم الله الرحمن الرحيم. بندل خزمتانا أيوب علي عبد الله زلمي لدایک بووی ساڵی حەفتام لە گوندی زەڵم سەر بە ناوچەی هەورامان لە سەرەتای خوێندنم لە سەرەتای قۆناغەکانی بنەڕەتی لە بەشی هەم گوندی خۆمان هەم بەشی ڕاگوێزان و ئوردوگا زۆرە ملەکانی کردووە هەتا پۆلی دووم لە گوندی خۆمانە تەواو کردووە لە زەڵم دوایی کە هاتینە کوڕماڵ درێژەماندا بە خوێندن بەڵام هەتا ساڵی هەشتا دوای ئەوە لە هەشتا کە جەنگی عێراق و ئێران دەستی پێکردووە ئاوارەیی یەکێکە لەو کاریگەریە سەرکیانەی کە زۆر کاریگەری نەرێنی لەسەر ژیانی ئێمە دروست کردووە هەم لە ڕووی دواکەوتنی خوێندنمانەوە هەم لە ڕووی ئەوەی کە نەمانتوانیوە لە زۆر ڕووەوە خۆمان پێ بگەێنین. سپاس بۆ خوای پەروەردگار ئێمە هەر درێژەمەنداوە بە خوێندن قۆناغەکانی ناوەندی و دواناوەندیش هەر لە سیروان و لە هەڵەبجە تەواومان کردووە بەڵام لە نیوەچڵا بوو چونکە تەواوکردنێکی ئاوا نەبوو کە بڵێ دواناوەندیش تەواو ببێ. ڕاپەڕینی ساڵی 86 و 87 دەستی پێکرد ئێمەش چوینە ئێران و لەوێ لە ئوردوگاکانی ئێرانە دەستماندایە خوێندنی زانستە شەرعیەکان لە شاری مەریوان و لە شاری سنە و لە شاری پاوە و دواتر هاتینەوە لە هەڵەبجەی شەهید لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستای قەدرگران زانای پایەبەرز مامۆستا سەید نەجمەدین ئیجازەمان وەرگرت و دواتریش لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری مامۆستای ئازیز خوا لە گوناهی هەردووکیان خۆش ببێ ئیجازەی دووەممان وەرگرت. بۆ هەموو کەسێک کتێبخانە یەکێکە لە پێویستی بنەڕەتیەکانی ژیان بۆ ئەوەی خۆی پێ بگەێنێ دەوروبەر و دنیا بناسێت چونکە هەر کتێبێک کۆمەڵی عەقڵی گۆشراون کە بوونەتە سەرچاوەی دروستبوونی ئەو کتێبە بە گوێرەی بیرکردنەوەی ئەو کەسە داڕێژراون هەر یەکێکیان لە شوێنێکا تەوزیف کراوە کەواتە هەر کاتێکە تۆ ئەچیتە خزمەتی کتێبێک ئەو کتێبە کۆمەڵی عەقڵ ئەتدوێنن بەڵام لە کاتێکا لە شوێنێکا کە خۆت هەڵی ئەبژێری کەی حەزت کرد گوێنەگری کتێبەکە پێوە ئەدەی کە بە شەوق و تامەزرەیەوە ڕۆیشتیتەوە ئەتوانی بچیتەوە خزمەتی کتێبەکە کەواتە کتێب خۆراکی دروستکردنی کەسیەتی معنەوی و کەسیەتی مادی ئێمە لەو ڕۆوە کە ڕۆشنبیر ببین بۆ هەموو ئەو بوارانەی ژیان کە ئێمە پێویستمان پێیەتی بۆ کامڵبوون کە وەکو پلەکانەی پەیژە سەرکەوین پیایە بۆ ئەوەی مرۆڤ دەوروبەری خۆی بناسێ بۆ ئەوەی ئاینەکەی بناسێ بۆ ئەوەی خوا بناسێ بۆ ئەوەی بزانێ ئەتەکێتی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەرە چۆن ئەبێتە باوکێکی باش چۆن ئەبێتە مامۆستایەکی باش چۆن ئەبێتە دراوسەیەکی باش چۆن ئەبێتە هاوڵاتیەکی باش چۆن ئەبێتە مسلمانێکی کامڵ پێویستی بە کتێب هەیە. سەبارەت بەو بەرهەمانی کە بەندە نووسیومە بەشێکی وەرگێڕانە بەشێکیشی بەشداریە وەکو لیژنە لە وەرگێڕانە بەشێکیشی ئامادەکردن و نووسینە. فقهی منهەجی ئەم کتێبە ئەمە تەبەن کتێبێکی زۆر بەبایەخە فقهی منهەجی ئەم سێ بەرگەیە کە هەر عەرەبیەکەشی سێ بەرگە هەر بەڕاستی فقهێکی منهەجیە لە مەزهەبی ئیمامی شافعیە. لیژنەیەک وەرمانگەڕایە سەر زمانی کوردی کە بەندە یەکێک بووم لەو کەسانە لەگەڵ مامۆسایانی بەڕێزا کە ئەو لیژنەیە مامۆستا محەممەد نەجمەدین مامۆستا جەمیل قادر و بەندە وەرمانگەڕایە سەر زمانی کوردی و سپاس بۆ خوای پەروەردگار ئەمە ئێستا منهەجە لە کۆلێژەکانی شا خوێنرێ قوتابی زۆر سوودی لێ وەرەگرێ لە لوبنان چاپ کراوە. هەر لە وەرگێڕانەکان کە هەندێک کتێبم لەوە چێ لەبەردەستان نەبێ زنجیرەی ئاسوودەی خێزانمان هەیە کە زنجیرەی ئاسوودەی خێزان سێ وەرگێڕانی بەشی تەلاق بوو کە هەوڵی ئەوەی تایە کە هەتا بکرێ ئەو ماڵە تێک نەچێ و ئاسوودە بمێنێتەوە. ئەمە یەکێکیانە تەلاقی سێ بەسێ تەنها یەک تەلاقی پێیەکەوێ کە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی خوالی خۆش ببێ ئەو نووسی بووی لەسەر ڕاستپاردەی خۆی کە مۆڵەتی وەرگێڕانیشی بۆ نووسی بووم
وەرمانگەڕا و هەر لە نووسینەکانی بەڕێزی تەلاقی هەڵپسێرا و سوێن بە تەلاق حکومەکەی چۆنە و کتێبێکی تریش کە هێشتا عەربیەکەی ئامادەی چاپ کرابوو چاپ نەکرابوو دەستنووسەکەیدایە بەندە وەرگێڕانمان بۆ کرد کە زۆر لێکدانەوەیکی جوان بوو بۆ ئاەتی ئەتەلاق و مەڕەتان لە لێکدانەوەکانی قورئان ئەوە ئەویشمان وەرگێڕاوە ئەوە زنجیرەی ئاسوودەیی خێزان بوو لە دوای ئەو بەرهەمانەی تر ئەمە کتێبێک بوو کە ئەمە چاپی سێمیەتی ئەو گومانانەی لەسەر یادکردنی مولود کە خەڵک ئایا ئەمە بدعایە یا بدعانیە ئایا ڕاستە مولودکردن بدعایە ئەمەمان نووسیوە کە تا ئێستا 3 جار چاپ کراوەتەوە ئەمە ئەفسانەی قڕکردنی بەنو قوڕیزەیە لە مێژووە کە ئەمە توێژینەوە و بەدواداچوونە کە ئەمە لێرە ئیسپاتمان کردووە ئەو کەسانەی کە باس ئەکرێ لە هۆزی بەنو قوڕیزە جوولەکەکان کە کوژرابن ئەوانە بوون کە مجرمی حرب بوون و 2 جار پەیمانیان شکاندووە ئەمانە 700 کەس نەبوون وەکو ئەوەی کە ئەوترێ بەڵکو نزیکەی 15 کەس بوون ئەوانە کە کوژراون 15 کەس بوون لە مجرمی حرب و هەموو ئەوانی تر ئازاد کراون و ڕێزیان لێ گیراوە ئەمە تۆمەتێکە لە مێژووە زۆر باسەکرێ ناومان ناوە تۆمەتێکی قورس و بەرگریەکی پێویست باسی یەکێکە لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناوی سەعلەبەی کوڕی حاتب کە ئەمە گوایە دەوڵەمەند بووە و دوایی پاشگەز بووەتەوە وازی لە ئاین هێناوە لێرە قسەی زانایان وتەی زانایانمان هێناوە کە ئەسڵ و ئەساسی نییە و بوختانێکە بۆی کراوە و ئیسپاتمان کردووە لێرە باسی بدعەمان کردووە بدعە ئەو بەڵایی هەڕەشە لە تێکدانی کۆمەلگای موسڵمانان ئەکا کە ئەمە بەڕاستی بە ناوی بدعەوە جاری وا هەیە دوو برا ئەبن بە نەیاری یەکتر و ڕێزی موسڵمانان تێگەچێ لێرە شیمان کردووەتەوە کە هەندێک جار خلافاتی فقهیە بیر و ڕای جیاوازە ناوێنراوە بدعە ئەم نازانێ لە ڕووی بێزانستیەوە ئەوی تر بە مبتەدیع ناوزە دەکا و دوای هەجریشی واجبەکا کە ئەبێ دەنگی لێدا ببڕێ کە ئەوە بێگومان مەترسیەکی گەورەیە ئەمە توێژینەوەیەکە لەسەر شوکردنی دایکی بڕواداران خاتو عایشە ئەوەی کە لە کتێبەکانە هەیە باسی ئەوە کرێت لە 6 ساڵیە مارە بڕاوە و لە 9 ساڵیە گوێزراوەتەوە بەڵام ئێمە لێرە ئیسپاتمان کردووە کە لە تەمەنی 14 ساڵیە مارە بڕاوە و لە تەمەنی 18 ساڵیە گوێزراوەتەوە کە ئەمە یەکەم کەسنی نێمە قسەمانتیا کردبێ بەڵکو ئێمە زۆرتر کۆمان کردوێتەوە و ئەتوانم بڵێم هیچ ئازایەتێکی ئێمەی تیانە بووە ئەمە باسی حکمە ڕیشە کە جاری وا هەیە هەر ئەو ڕایە وەرەگیرێ کە ڕیش واجب بێ ئێمە هاتوین لەم کتێبە بە ئامانجی دروستکردنی برایەتی نێوان مسلمانان وەکو چۆن وێنەیەک بگیرێ وێنەکە یەکێک دەست بەسەر بەشێکیا بنێ تۆ تەنیا هەوڵ بێ دەست لابێ بۆ ئەوی وێنەکە هەمووی دەرکەوێ ئێمە ڕاکانی تری زانایانیشمان هێناوە کە هەندێکیان پێیان واجبە و هەندێکیان پێیان سونەتە بە سونەتێکی عادەتی و هەندێکیان پێیان عادەتە و پێیان وایە ڕیش بێ هێڵیتەوە نەخێر دەگا و نەگوناهە دەگا هەر سەر ڕێیەکەمان هێناوە و توایی گەڕاوین تەرجیحمان داوە کامیان لە هەمویان پەسەندترە ئەو ڕایەمان پەسەند کردووە بۆ بەڵگانی کە بەدەستمانەوە بووە کە بەڵێ ڕیشێشتنەوە سونەتەوە ئەگەر کەسێک هێشتیەوە خێریەگا و ئەگەر کەسێک نەیهێشتیەوە گوناهی ناگا وەکو پێناسەی سونەت بە بڕوای مناڵ وەکو ئەو بەرپرسیارەتیە گشتی کە لە ئەستۆی دایک و باوکایە بەشێک لەو بەرپرسیارەتیە پێگەیاندنی ئەو کەسەی لە ڕووی ڕۆشنبیریەوە بنیادنانی بینای ڕۆشنبیری ئەو منداڵانە هۆشیارکردنەوەیان بۆ ئەوەی بتوانانی بیانکەیتە خوێنەرێکی باش ئەبێ وابێ بە بڕوای من کە هەندێک لەو خەڵات و دیاریانەی کە لە سەفرە گەڕیتەوە بۆیانهێنی بە دەربێت لە شتە مادیەکانی تر کتێبیان بۆ بهێنیتەوە چونکە شتی دیاری بە نرخە و ئەو شتانی کە تۆ مەبەستە لە ڕێ ئەو کتێبەوە چارەسەری ئەو کێشەی ئەو منداڵە بکە یا تێی بگەێنێ یا پێی بگەێنێ ئەو جۆرە کتێبانیان بۆ بکڕی بۆیان بهێنی بە تایبەتی بۆ ئەو مناڵانەی کە ئاستێن لە خوارەوەیە کتێبێکیان بۆ بهێنی چیرۆکامێز بێ بابەتی کورد بێ وێنەی زۆری تیابێ تۆخکردنەوەی وێنەی تیابێ و گفتوگۆی زۆرتیابێ هۆنراوی زۆرتیابێ هەموو ئەمانە هاندەرن بۆ ئەوەی ئەو منداڵە ماندوو نەبێ و بەردەوام وەکو تیررویەک سەیری ئاو بکە ئاوا سەیری خوێندن و خوێندنەوە بکە
و بێگومان بۆ هەموو تەمەنەی هەموو کتێبە باش نییە بۆ مناڵ و هەموو جۆرێک لە خوێندنەوەیش باش نییە ئەبێ ئەو باوکە بە ژیری و ڕۆشنبیری خۆی دەستنیشانی بکە کە تۆ کامە بخوێنەرەوە و کە تەواوت کرد بۆم بێنەوە خۆ ئەگەر بکرێ بۆ ئەی ببێتە خوێنەرێکی جددی دوای خوێندنەوە دابنیشی گوێ لە کورتەیەکی بگری یا جاروبار گوێی لێ بگری بۆت بخوێنێتەوە مەجلیسی پێگەرم بکەی ئەوەنەی تر ئەو شەوق پێیاکە و بە تامەزرویە و دەستداتە خوێندنەوە ئەمە کتێبێکی ترە بە ناوی حیزبایەتی لە تەرازوی شەریعەتدا کە ئەم کتێبە باسیەوە کە ئایا حیزبایەتی دروستە لە ئیسلاما یا دروست نییە ئەگەر کەسێک ببێت بە ئەندامی حیزبێک کام جۆر حیزب شەرعیە و کام جۆر شەرعی نییە و ئەمە بە گوێرەی بەڵگەی قورئان و سنەت هەموو ئەو شتانەمان تاوتوێ کردووە شەنوکەومان کردووە بۆیە ئەمە ناومان ناوە زنجیرەی شەنوکە و کە نزیکەی دە بەرهەمیان نۆ بەرهەمیان کێسەیەکی تریشیان ئامادەی چاپە بێتە ئەو زنجیرەیە کە هەمووی توێژینەوە و قۆڵبوونەوەیە بۆ شتەکان هەر لە زمینی ئەوە ئەمە باسی فرموودەی فێرقەی ناجیەیە فرموودەی گروپە ڕزگار بووکە لە بەرنەشتەری زانستدا هاتوین وتەی زانایانمان هێناوە لەسەر ئەم فرموودەیە کە لە سەنەدیا تەعنیان کردووە لە مەتنیا تەعنیان کردووە خوای گەورە ئەوەندە بێ بەزەینیە بەرامبەر بەم ئومەتە کە بیانکە بە 73 بەشەوە و بەشێکیان بچن بۆ بەهەشت 72 بۆ جەهەنەم بڕۆن ئەمە پێچەوانەیە لەگەڵ دەقی قورئان كنتم خير أمة أخرجت للناس چۆنە بێ ئێمە لە یەهود و لە نەسارا خراپتر بین و ئەمە بەڕاستی شەنوکەوێکی وردە بۆ ئەو بابەتە هەر کەسێک بە ئینساف و زانستەوە بچێت ئەو زانایانە کە چیان فەرمووە گویان لێ بگرێت تێگا کە هەمومان فێرقەی ناجیێن نەک گروپێک لە ناو موسڵمانانە هەموو ئومەتی ئیسلامی ئەهلی تەوحید هەمووی فێرقەی ناجیەیە و ئینشاءڵڵا گروپە ڕزگار بووکەیە بە بەڵگەی زۆر کە بەڵگەکانمان لەوێ هێناوە ئەمە وەرگێڕانە بەڵام بابەتێکی زۆر گرنگە باسی ئەوە کە ئیسلام و حکومڕانی لە دەوڵەتێکی هاوچەرخدا ئەگەر ئێستا ئیسلام دەسەڵاتی ببێ ئایا مسلمانان دەسەڵاتیان ببێ ئیسلام چۆن جێبەجێ ئەکەن چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ حد و حدودی ئیسلامیە لەگەڵ قانونی عقوباتە دەستبڕین ئایا ئەمڕۆ ئەبێ دەستی دەست ببڕێ ئایا ئەبێ زانی جەڵدی لێ بدرێ مەیخۆر ئایا ئافرەتی سافرە باڕەکان گەشت و گوزار و ئەو دەوڵەتانەی کە بێدینن چۆن تەعاملیان لەگەڵگا ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە ئیسلام و حکومڕانی لە دەوڵەتێکی هاوچەرخا چۆنە وەڵامی هەموو پرسیارە فکریەکانی ئەم بوارەی داوەتەوە کە ئەمە دکتۆر ئەحمەد شەوقی الفەنجەری نووسیوێتی وەرگێڕانمان بۆ کردووە کە یەکێکە لە کتێبە نایابەکان بە تێگەیشتنی من پێویستە هەموو کەسێک کە ئەوێ بۆ ئیسلام بژی و لەم ئیسلامە تێبگا بیخوێنێتەوە و ئەسوودی لێ وەربگرێت ئەمەش یەکێکە لەو گرفت و گرەی کوێرانەی کە لە مێژووە نووسراوە خراپ نووسراوە و ئەوەی کە ڕاستیەکان هەن لە ناو ئەو هەموو جەنجاڵی کللتورا ون بووە ئێمە هاتوین پاڵفتەمان کردووە لێرە توێژینەوەیەکمان کردووە ئەو ڕووداوەکانی کوژرانی عوسمانی کوڕی عەفان و کارەساتی جەنگی جەمەل کە باس کراوە زۆری پێوە بەستراوە زۆر قەبە کراوە لێرە ئێمە ئیسپاتمان کردووە جەنگی جەمەل نەک 32,000 کەس نین بەڵکو تەنیا 100 کەسن کە تایە شەهید بوون لە بینی مسلمانانە و باسمان کردووە کە هۆکاری هەڵگیرسانی جەنگەکە مسلمانان نەبوون بەڵکو کۆمەڵە جوولەکە بوون کە بە ظاهر مسلمان بوون بەڵام هاتوونەتە ناو ڕیزی مسلمانانەوە و ئەم گرفتە گەوریان دروست کردووە و شەهیدبوونی حەزرەتی عوسمانیش هەر ئەوان بوون کە لێرە زۆر بە وردی باسکراوە و لە هەمووی گرنگتر لێرە سەرچاوە شێوێنەرەکانی مێژوو چین مێژویان شێواندووە هێناومانە و ئەو سەرچاوانی باوەڕ پێکراون و ئەهلی تحقیق نووسیبینی ئەوانیشمان هەر هێناوە کە ئەمە بابەتانێکی ئەتوانم بڵێم بەسوودن چونکە بە گوێرەی ئەو هەموو تەلەفۆن و دەستخۆشی و نزاخێرانی کە بۆمانەکرێ ئینشاءڵڵا مسلمانان ئیسفادیان لێ کردوون ئەمە گۆڤاری دوانگەیە گۆڤاری دوانگە کە سپاس بەخوای پەروەردگار ئەمە ژمارە 55 دەرچووە ئێستا ئاخریکی ئامادەکردنی ژمارەی 56ین ئێمە بەندە یەکێکم لە دەستەی نووسەران کە بابەتەکان لێرە زۆریان بڵاو کراونەتەوە زۆر بابەتی فکری زۆرتر و بابەتانەی من نووسی و من کەمیان فقهین زۆرتر فکرین و ئەمە اختصاصی خۆمەکە بڕوانامەی ماستەرەکەم لەسەر فکری ئیسلامیە کە تێزی ماستەرەکەم پایاننامەکە ئەمە ماستەری دووەمە الإعلام الإسلامي وأثره في تكوين الفرد المسلم ڕاگەاندنی ئیسلامی و کاریگەری لەسەر
پێگەاندنی تاکی مسلمانە و ئەمەش ماستەری یەکەممان بوو بە ناوی الشيخ عمر القرداغي وجهوده الفقهية لەسەر ئیبن القرداغی و ئەو هەموو کۆشە فقهی کە هەیەی و منهجی و ئەوەی کە چەند مەصادری بەکارهێناوە بۆ منهجەکەی ئەو منهجەی کە هەیە بۆ میتۆدی مامەڵەکردن لەگەڵ فقه و لەگەڵ ئەحکامی فقهیە ئەوە ئەتوانی بڵێ هەموو ئەو بەرهەمانە بوون کە ئێمە بەو کەم و کوڕی و نقصانی خۆمانەوە قەڵەممان بەکارهێناوە بۆ نووسینەوەیان ئوێدەوارین خوا بە لوتفی خۆی لێمان وەربگرێەوە ببێتە توێشوو بۆ قیامەتمان ئاسان نییە بۆ کەسێکی وەکو ئێمە کە وەکو مڵکی گشتیمان لێ هاتووە زانایانی ئاینی و هەموو کاتێ لە دەوامین و هەموو کاتێ دەرگامان کراوەیە بۆ هەموو جۆرە میوانێ بۆ هەموو جۆرە پرسیارێک کە پەیوەندی بە پیشەی خۆمانەوە هەیە زەبتی ئەوە بکەین کە چەند بخوێنینەوە و چەند نەخوێنینەوە بەڵام کتێب خوێندنەوە بۆ ئێمە وەکو خۆراکی لێ هاتووە یعنی ناتوانین دەیدا ببڕین لە ناو ئۆتۆمبیلە لە ناو هەندێک مەجلیسا کە ئاعتیادیە کتێبمان بەدەستەوە بێ لە هەندێک گەشت و گەڕانە لە هەندێک سەفەرە ئێمە پێویستمان باوەیە کە کتێبمان بەدەستەوە بێ بیخوێنینەوە بەڵام ئەتوانم بڵێم کتێب مرۆڤەکە بە خوێنەر کتێبی وا هەیە ناتوانانی دەسی لە هەڵبگری لە ڕۆژێکا 100 لاپەڕە 150 لاپەڕە ئەخوێنیتەوە کە 2 تا 2 ساعت و نیو تا 3 ساعتی پێویست ئەبێ بەڵام کتێبی وایش هەیە ئەبێ بیگۆڕی چونکە ماندووی کردووی بەو 20 لاپەڕەی کە خوێندوتەوە بۆیە من هەمیشە پەنام بردووە بۆ تەنەوع کە لە کتێبێکەوە ئەچم بۆ کتێبێکی تێر بۆ نمونە بابەتێکی فقهی ئەخوێنمەوە ناتوانم زۆر لەسەری بڕۆم ئەو بابەتە لە شوێنێکا ڕایەگرم بچم بۆ بابەتێکی فکری لەوێەوە ئەگەڕێمەوە بە بابەتێکی فەرموودە لەوێەوە ئەگەڕێمەوە بۆ بابەتێکی ڕۆشنبیری گشتی لەبەر ئەوە ئەو جۆرە خوێندنەوانە کاتی خوێندنەوە زیادەکە و ماندووبوونیش لەو ئینسان دەڕەوێنێتەوە ئەنی وەکو ڕێستێک وایە هەموو جۆرە گواستنەوەیەک لە کتێبێکەوە بۆ کتێبێکی تر بەڕاستی کتێبخانە ئەو کتێبانی کە تایەتی زۆر شیرینن بۆ ئەو کەسی کە کڕیونی بە ئامانجەوە ئێمە زۆربەی زۆری زانایان ئەوەندە کتێبمان خۆشویستووە جاری وا بووە بەرامبەر حەزەری کردو و توێتی ئەگەر داوای کتێبێکی لێ بکەم بیخوێنمەوە لەوە چێ نەمداتێ نییە ئەوەنە ترساوین و ئەوەنە گەزراوین کتێبمان ڕۆشتووە و نەگەڕاوەتەوە لە ئاوارەی یا کتێبمان فوتاوە سوتاوە ئەو کتێبەی کە من لەبیرم بێ دیوانێکی شعریم هەبوو کە دڵم پێی خۆش بوو چونکە تێکەڵ بوو بە یادگاریەکانی ژیانم ئەو کاتە گەرم شعرم نووسی ئەو دیوانم فەوتا ئیتر دوایەوە شعرم نەنووسیەوە مەگەر کەم و کۆپلە ئەوە باوەڕ ناکەم بە هیچ قەرە بوو بکرێتەوە چونکە چاپ نەبوو تا لە شوێنێکی دنیا بگەڕێم و بۆم بگەڕێتەوە ئەوە لەوە چێ لە ژیانما کاریگەری هەر لەسرم بمێنێ مرۆڤ چۆن ببێت بە خوێنەرێکی باش بە بڕوای من ئەوێ ئامانجێکی ڕوونی ببێ کە دەیەوێ ببێ بەچی لە ڕێگەی ئەوەوە پەنابەرێ بۆ ئەو جۆرە کتێبەی کە دەبنە هۆکاری گەاندنی بەو ئامانجە بۆ ئەوەی ببی بە خوێنەرێکی باش پێویستت بەوەیە کە ڕووگەی خۆت دیاری بکەیت ئەبێت ئەتەوێ ببی بە چ مرۆڤێکی ڕۆشنبیری گشتی یا پسپۆر لە بوارێکە قاڵبوو لە ڕەهندێک لە ڕەهندەکانی بیر و هۆشیاری یا هیزری ئیسلامی یا هەر شتێکی تر ئەمە وات لەیەکە کە ئامانجت ڕوون بوو دەستبەری بۆ ئەو کتێبانی کە دەتگێنن بەو ئامانجە بەڵام بەڕاستی هەموو کتێبێک مرۆڤ ناکا بە خوێنەر کتێبی وا هەیە داخ و خەفتت دەداتێ ئەبێ بگەڕێی بزانی چ کتێبێ باشە بۆ ئەوەی تۆ دروستەکە کتێبی وا هەیە ڕێت لێ ئەشێوێنێ کتێبی وا هەیە پێویستەکە هەر لە سنوورەکانە وەکو چۆن هەر شتێکی تر فلتەری ببێ ئەمیش فلتەری ببێ بۆ ئەمنی فکری نەیەتە ناو کۆمەڵگای کوردەواریەوە کتێبی وا هەیە مرۆڤ وابەستەکە بە نیشتیمانەوە زیاتر کتێبی وا هەیە واکە کە مرۆڤ پشت بکە لەم نیشتیمانە ناومێدی دروستەکە بێ هیوایی دروستەکە لەبەرەوە بەڕاستی ڕوونی ئامانج و دەستنیشانکردنی جۆری کتێب مرۆڤ ئەکاتە مرۆڤێکی خوێنەر و خوێنەرێکی جددی بە بڕوای من دواوتەی من لە خزمەتی ئێوەی ئازیزە ئەوەیە کە هیچ کەممان هیچ جۆرە سانسۆرێک لەسەر خۆمان و لەسەر قوتابی و هاوڕەکانماندانەنین بۆ هەر جۆرە کتێبێک کە ئەی خوێنێتەوە
مەگەر کتێبەکە مەترسیدار بێ و ئەو لە ئاستیان نەبێ و تۆ داد نابێت لە قۆناغێکی ترا کتێبەکە بخوێنێتەوە. ئەوەی کە هەندێکمان پێمان وایە تەنیا یەک جۆر لە کتێب یا یەک جۆر لە نووسەر ئەبێ کتێبی بخوێنێتەوە، ئەوە بچووک پێمانەگەیەنێ، بیرمان بچووکە کاتەوە. هەموو ئەو کتێبانش کە من و تۆ لێ ئەترسین بە هەر بچین بیخوێنینەوە، ئەگەری ئەوەی هەیە کە ئێمە ئیسفادەی لێ بکەین، ئەگەری ئەوەی هەیە کە هەر ئاگادار بین لەوەی کە ئەوان بەتەمان چۆن بنووسن و وەچ پیلانێکیان ئامادە کردووە. بە هەر پاساوێک ببێ، بە هەر مەبەڕێرێک ببێ، ئێمە ئەبێ بەڕاستی بچینەوە خزمەتی ئەو ئاەتەی قورئان کە فەرمووی فەبەشر عیبادی الذین یستەمعون القەول فیتەبعون ئەحسەنە. ئەو کتێبانەی کە من لە خزمەتتانە عەرزم کردن و سیومانن، هەندێک ناویان زەقن وەکو ناو و نیشان، بەڵام کاتێک کە تۆ ئەچیت لە نزیکەوە کتێبەکە ئەەکەیتەوە و ئەو حکمە پێشینەی کە لە مێشکا هەبووە لای ئەبەی و لەگەڵ کتێبەکە ئەژی، دوایی هەمان قەنەعەتی ئێمەت بۆ دروست ئەبێ کە ئەبێ هەموو کتێبەکانمان، نووسینەکانمان، خوێندنەوەکانمان لە پێناو دروستکردنی یەک ڕیزی مسلمانانە ببێت، چونکە ئێمە هەمومان برایەکین، دوجار هەمومان لەناو کەشتی ئیسلامین و هەمومان بۆ ڕەزامەندی خوای پەروەردگارە کۆشین و ئومێد دەکەین هەمومان لە بەهەشتا باوەش بەیەکا بکەین. ونەزعنا ما فی صدورهم، ئێمە ئیخوانن عەلا سورور متەقابلین، چاوەڕێمانەکە خوای گەورە هەمومان بکاتە هەوێنی مەینی کۆمەڵگایەکی سەقەمگیر و ئارام بە بیر و هۆشیاریەکی زۆر تەندروستەوە، لە کۆمەڵگایەکی تەندروست کە ئەوەندە بە بڕشت کار بکەین ئیسلام ببێتە جگای سەرنجی هەمووان و هەمومان بگەڕێنەوە بۆ سەر چاوە ڕوونەکەی و کانیاوە زۆر سازگارەکەی ئاینی بەرزی ئیسلام.